بۆیە خۆشەویستەکانم ئەو مناڵە ئەماتە لە گردنی تۆیە. ئەگەر ئەو مناڵە و بە سەحیحی پەروەردە نەکرد، خاوەنی هەموو کنوزی دنیا بیت، هەموو گەڕێکی سەربەرزی بیکە بە یەک تاپ و بیخە گیرفانتەوە، بەیانی بۆ چۆ ئەچیت کە ڕۆیشتیت کفنەکەت گیرفانی تیانیە و تاپۆکەت بەجێمێنێ بۆ مناڵێک کە پەروەردەیەکی صحیحە نەکردو و نازانێت چۆن ئەم پارەیە بەکارهێنێ، نازانێت چۆن ئەم ماڵە سەرفەکە، منەتیشی پێی نازانێت چکۆ وەکو تو عەرەقی پێوە نەڕشتووە. لەبەرەوە بەشێ لە کاتی خۆتان بن بە مناڵەکانتان، دەستی مناڵەکانتان بگرن بێن بۆ مزگەوت، خۆتان دەستان بە مزگەوتەوە بێت، چونکە ئێستاکەنا ئەوانەی کە ئەهلی مزگەوتیش نین، ئەهلی خوانین، ئەهلی دینیش نین، منداڵەکەی دەستی ناگرێ بیبا بۆ نادی، دەستی ناگرێ بیبا بۆ شوێنێکی خراپ، دەستی ناگرێ بیبا بۆ مەقڕی حیزبەکەی خۆی. بەڵام ئاراستەیە کاڵە کوڕم تۆ بچوو بۆ مزگەوت، تۆ باوەکو منی لێ نەیەت، من فەوتام تۆ مەفەوتێ. هەمووی گەیشتۆتە ئەو ڕاستیە کە مزگەوت باشترین لانەیە، باشترین شوێنە کە مناڵی تیا پەروەردە بێ. ئەمەشە بۆ ئێوە ئەمێنێتەوە.